گرێبەستی چەکێکی بەهێز لە نێوان چین و ئێران هاوسەنگی هێز لە دژی ئەمریکا دەگۆڕێت. ئەو چەکە چییە کە تاران بەرامبەر واشنگتن بێمنەتتر دەکات؟ دانی ستیرینیۆڤیچ ئەفسەری پێشووی هەواڵگری ئیسرائیل هۆشداریەکی گرنگی ئاراستە کردووە، دەڵێت ئەگەر موشەکی خێراتر لە دەنگ لە جۆری CM302 بگەنە دەستی ئێران، ئەوە نەک تەنها هاوسەنگی هێز بەڵکو ستراتیژی جەنگی نێوان ئێران و ئەمریکاش دەگۆڕێت. ئەم موشەکە بە یەکێک لە مەترسیدارترین چەکە دژە کەشتیەکان لە جیهاندا ناسراوە. بانگەشە دەکرێت توانای تێشکاندنی کەشتی فرۆکاڵگیری هەیە، بە خێراییەکی بەرز و لە ئاسێکی نزمدا دەفڕێت و دەتوانێت لە بەرگریە دەریاییە پێشکەوتوەکانیش بدزێتەوە. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری سەرچاوە نزیکەکانەوە ئاشکرای کردووە کە دانوستانەکان لە لێواری کۆتاییاندایە، هەرچەندە کاتی ڕادەستکردنی هێشتا دیار نییە، بەڵام بەپێی هەمان سەرچاوە گفتوگۆکان پێش 2 ساڵ دەستیان پێکردووە، بەڵام دوای جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران خێراتر پەرەیان سندووە. لای خۆیەوە بەرپرسێکی ئێرانی بە شێوەیەکی گشتی ئاماژە بەوە داوا کە تاران ڕێکەوتنی سەربازی و ئەمنی لەگەڵ هاوپەیمانەکانی هەیە و ئێستا کاتی گونجاوە بۆ سوود وەرگرتن لێیان. ئەگەر ئەم گرێبەستە تەواو بێت، دەریای ناوچەکە دەبێتە گۆڕەپانی ڕکابەریەتی نوێ، ڕکابەرەتیەک کە تەنها لە نێوان تاران و واشنگتن نییە، بەڵکو و پەکینیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەخاتە ناو یاری هاوسەنگی هێزەکان.